بێگومان ئێمە لە هەشتاکانی ناوەڕاست هەشتاکانی سەدەی ڕابردوو دەستمان بە خەباتی چەکداری کرد بەرامبەر بە زوڵم و ستەم و خۆسەپێنی حیزبی بەعسی عێراقی. دیارە ئەو کاتە ڕژمی بەعس دەستی بە هەموو زۆرە ستەمەکان کرد بوو. ستەمی نەتەوەیی هەبووە، ستەمی ئاینی هەبووە و گوند و دێهاتەکانی کوردستانی وێران کرد بوو و چیمیایی بارانی ئەنجامدا و خەڵکەکانی بردە ئۆردوگا زۆرم لێکەن و بێ وێڕای ئەوەی کە هەر کەسێک باسی ئازادی کرد بە باسی بیرۆڕای جیاوازی سیاسی کردبایە ئەوەیان کونجی زیندان هەتایی بوو یان زۆر جارۆ لە سێدارەت دەدرا یاددان دەکرا. ئێمە بەڕاستی وەکو لایەنێکی ئیسلامی وەکو تەوژمێکی ئیسلامی بە پێویست مازانی کە دژی ئەم ستەم و زوڵمە بوەستینەوە و ئێمە لە خەڵکی کە زیاتر بەرگری لە میلەتی ستەم لێکرا و خاچی داگیرکرا بکەین. ئەگەر خەڵک بە هۆکارێک یا بە ئەرکێک لەسەری پێویست بوو بێ کە بەرگری لە خاک و لە میلەتەکەی خۆی بکە، ئێمە بەڕاستی بە دوو ئەرک هەم ئەرکێکی ئاینی بوو وما لكم لا تقاتلون في سبيل الله والمستضعفين و هەم بەڕاستی ئەرکێکی نیشتیمانی نەتەوەیش بووە کە ئێمە میلەتێکین و لەگەڵ ئەم میلەتی خۆمانین و چەوساندنەوەی ئەم میلەتە و دابەشکردنی خاشی ئەم خەڵکە ئێمەش بەشێکین لێ و بەڕاستی لە شۆڕش و لە جەنگ و جیهادی ئەو کاتەشدا ئێمە ئەگەر لە هەموو هەڵوێستەکان و هەنگاوەکان لە پێش ئەو حیزبە عەلمانانە نەبوو بین هاوتا لەگەڵوان بووین. بەڵێ جا مەبەستمە بپرسم بابایەکی هاوڵاتی دەنگدەرێک ئێستا بۆچی وا باشە بزانێ کە حیزبێکی وەکو ئێستای کۆمەڵی دادگەری بەشدار بۆ لەو خەباتەی کە ڕەنگە زۆر جار لێرە و لێرە حیزب هەبێ کە ئەوە بە خەڵکی دیکە بفرۆشێتەوە کە خەباتانە فەرمو خەباتی شاغبێ ئەوە کاندیدەکانیش وە هەیەە و حیزبیش وەکو بەگشتی هەیەی خۆ یەکێک لە ینی ئەو هۆکاریە ئەو حکمەتەی کە خوای تاالە ینی ئێمە هیدایەتدا کە ئێمەش بەشداری ئەم شۆڕش پێشمەرگایەتی بکەین ئەم پێم وایە وەڵامی ئەم قسەیە بووە یعنی وێڕاوێکەمە ئەرک و وازبێکی شەرعیمان جێبەجێ کردووە و ئەرکێکی نیشتیمانیمان جێبەجێ کردووە. بەڵام وەڵامی ئەم پرسیارە بووە کە ئەگەر ئێستا ئەم کوردستان کە ئازاد کراوە و ئێمە هەرێمی کوردستانمان هەیە و حکوومەتمان هەیە و پەرلەمانمان هەیە و فەرمانگەکانی حکوومەت هەیە لە هەرێمی کوردستان ئەگەر وانە بە بەڕاستی دەیانوت کاکە هەر شتێک هاتبا پێشە دەیان کاکە و لەکوێ بوون بەڵێ ئەیکوا خەباتن ئەیکوا هەڵوێستان بۆ لە کاتی ئەوە کە ئەم میلەتە دەچەوسێنرایەوە بە ناوی ئیسلام بۆ شۆڕشێک نەبوو ئەو دەوڵەتە ئیسلامیانە هەڵوێستیان چی بووە ئەدی ئەو حرەکات و جم و زۆر ئیسلامیەکان کوا هەڵوێستیان کوا پشگیریان ئێمە دەخوا بە زیاد بێ شەهیدیشمان داوە زۆر و بریندارمان زۆر داوە و بەڕاستی یعنی دەتوانم بڵێ ینی ناوەڕاستی هەشتاکان بوو هەتا ڕاپەڕین ساڵی 1991 سەختترین ژنیانی پێشمەرگایەتی بووە. بەڵێ ئێمە سوپاس بخۆ بەشداریمان کردووە خوای تاالە ینی بە قسمەتی کردین ئێمەش ئەم شانازەمان پێ بڕاوە کە ینی دیفاعمان لە مەزڵومیەتی ئەم خەڵکە کردو. جەنابەت لە پرسیارەکەی سەرەتادا باست کرد خەڵک چی پێویستی بەمە هەیە. بەڵێ جا ئەو ئەزمونە دەمەوێت بیبەستیەوە بۆی ئەو ئەزمونەی جەنابەت کە ئەزمموی شاخە هەتا و ئەو خەباتەی کە لە پێناو ئاین و دواتر میلەتەکەت کردوتە خەڵکێک بۆچی یعنی ئێستا ئەوەی وەبیربێنینەوە چه سوودی بۆکو هاوڵاتیەک هەیە؟ ئەم پێم وایە گەورەترین سوود ئەوەیە کە ئێمە ئەو کات دژی ستەم بووین، دژی خۆسەپێنی بووین، دژی چەوسانەوەی تاک و کۆمەلگا بووین، دژی چەوسانەوەی نەتەوە و نیشتیمانێک بووین پاسەکە نیشتیمانێک. ئەم پێم وایە بەڕاستی ئەمانە ینی ئێستا بەشێکی هەیە لە عێراق و لە هەرێمی کوردستانیش هەیە، چەوسانەوە هەیە، زوڵم و ستەم هەیە، وێرا ئێمە ئەوە پاسەکردنی هەرێمی کوردستانیش هەیە بە دوو ئیدارە. بێزگە لەوانەش قۆڕەخکاری پەیدا بووە، دوو بنەماڵە دوو حزب
هەموو هەرێمی کوردستان و داهات و بە دیوێش کە دەتەوێت بڵێ ئەم دەزانم کردووە. معاناتان چییە؟ بڵێ اینجا مەسەن گەندەڵی ئەویش بە زۆری هاتوتە سەرێ کەواتە ئێمە دەتوانم بڵێم ئەم ینی هۆکارانەیە کە کاتی خۆی ئێمە لە بەرامبەریدا وەستاوینەوە و بە شۆڕشمان کردووە دەتوانین بڵێم ئەم هۆکارانە ئێستا بەشێکی بەڵێ بەشێکی مناڵەمی بەشێکی بە زیاد